لە کۆبوونەوەی بەڕێوەبەرانی دام و دەستگا حکوومیەکانی هەرێمی کوردستان و سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەیان ڕەخنە ئاڕاستەی حکوومەتی هەرێم کرا کە کەرکووک و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانی پشتگوێ خستووە. هاوکات فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان داندەنێت بەو کەم و کورتیانەدا دەشڵێت بە ڕاپۆرتێک سەرجەم داواکاری و پێشنیارەکانی کۆبوونەوەکان ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. دیارە بە بێگومان ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک کۆبوونەوەمان هەبوو لە هەموو کۆبوونەوەکانە جۆمان لە دەوائیرەکان گرت، جۆمان لە مدیری خوێندنگاکان گرت. هەموو ئەم داواکاری و گرفتانە ئەکەین بە راپۆرت و ئەیدێنە ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێمی کوردستانیش من پێم وایە کێشەکان لە کەرکووک زۆرن. بەشێکی کێشەی خەدەمیە، بەشێکی کێشەی دەستوری و یاساییە. کێشە دەستوری یاساییەکان دەبێت هەوڵ بدەین لە ڕێگەی جێبەجێکردنی مادەی 140 دەستورەوە جێبەجێیان بکەین بەڕاستی و ئەوە نەخشە ڕێگای بەدیهاتنی ئامانجەکانی ئێمەیە. ئەوەی کە پەیوەندی بە خەدەمات شێوەیە دەبێت پێگەی حکوومەتی هەرێمی کوردستان لەم ناوچانە زیاتر بکەین و گەشەی پێ بدەین و ئەو گلەیانی کە لەسەر حکوومەت هەیە لەم ناوچانە هەوڵدەین کەمیان بکەینەوە و دەستی ئاوادانی زیاتر بێنین بە ناوچەکەمان بە بێگومان کەم و کورتی هەیە. کۆبوونەوەی سەرۆکی دەستەکە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە بەڕێوەبەری قوتابخانەکانی خوێندنی کوردی بەڕێوە چوو. تیایدا ئاماژە بۆ هەنگاوانە کرا کە بۆ چارەسەری گرفتەکانی خوێندن و مامۆستایانی خوێندنی کوردی نراوە. مامۆستایانی خوێندنی کوردی گەشتبین نین حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کێشە و گرفتەکانیان چارەسەر بکات. بەڕاستی ئیشی پەلە و ئانی کە بکرێ یەکەم پەرلەمانتارانی ناوچەی کەرکووک و خورمات و ناوچە جێناوەکان دەست بەجێ پەیامێک بدرێتە جێشەکە بە تایبەت وزارەی دیفاع قیادەی قواتی بەڕی کە لیوای 45 بە تایبەت فەوجی یەکی منتقەی داخۆخ دەستبارداری ئەو لایەنگریە بێ بۆ عەرەبی هاوردا چونکە ئێستا بەڕاستی ئەگەر ڕێگری لەوە نەکەن کێشە دروستە بێت و جوتیارانی کوردیشە چنە ئەوواکە ئەبێتە مایەی تێکدانی سلمی ئیجتیماعی. وڵی ئەمانە بەڕاستی بە ڕێکەوتنیەکی تۆکمەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا هەلەبێت، بەڵام هیچ کاتێک کاگاتە سەر کەرکووک جدیات نامێنێت. یعنی بەڕاستی کاگاتە پۆست و پارە و مەنسەب و کورسی ئەوانە سەرەوەنە ڕێکەکەون قەزەی کەرکووک و خوێندنی کوردی لە کەرکووک پراوێز دەخرێ. ئەوە چەند ساڵە لە 2023ەوە کەرکووک لە بەرنامەیە، بەڵام کە ئاکاتە تەطبیقکردن و جێبەجێکردن هەموو داواکارەکانی کەرکووک جێبەجێ ناکرێت بە مادەی 140ەوە لەگەڵ خوێندنی کوردی و لە هەموو کێشەکانی کورد لە کەرکووکە جێبەجێ ناکرێت. ئەوەی کە زیاتر گرنگی پێدرێ پۆست، پارە، مەنسەب، کورسی. لە ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕی جدی لە کێشەکانی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان نەداوەتەوە. بە پێچەوانەوە ئەو دام و دەستگایانەشی سەر بە هەرێمی کوردستان بوون، یان داخراون یان بێ هاوکاری کراون بۆیە ناتوانن هیچ سوودێک بە دانیشتوانی کوردی شارەکە بگەیەنن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.